ئەگەر بمانەوێت ئاشنابین بە فەرهەنگ و مێژووی هەر میلەتێک دەبێت فیلمەکانیان ببینین. لە پرۆژەی فەرهەنگسازیدا سینەما پێداویستێکی حتمیە، لەبەرەوەی فیلم و سینەما تەنها ڕووداوەکان پیشان نادەن و نایانجێڕنەوە، بەڵکو کاری سینەما گەڕانە بەدوای ئەو پرسیارانەی پەیوەستن بە شوناس و ڕابردوو داهاتووی هەر میلەتێکە. گەلێکی وەک ئێمەی کوردیش نابێت پشتگوێی بخەین. لە وڵاتە پێشکەوتۆکاندا سینەما هەمیشە بەشدارێکی بەرچاوی هەبووە لە دروستکردنی تاکی تەندروست و خاوەن ئیرادەی نەتەوەیی و کۆمەڵگەیەکی هۆشیار. هاوتەریب سینەما جگەلەوەی هونەرێکی گەورەیە، پیشەسازیەکی بەهێزیشە بۆ سەرخستنی ئابووری وڵات. دروستکردنی ئەم بەرنامەیەش هەوڵی ئێمە دەبێت لە پێناو پۆلێنکردن و بنیادنانی فیلم و سینەمای کوردی. من سەروەر محەیدین. کاک زاوی بەخێر بێت. زۆر سپاس. زەهاوی سەنجابی لە هەولێر لەدایک بووە. لە ساڵی 1975ەوە لەگەڵ بنەماڵەیان ئاواری ئێران بووە. خوێندنی قوتابخانەی لە ئێران تەواو کردووە و دواتر چۆتە ڕووسیا بۆ خوێندنی سینەما. 8 ساڵ لە بوارەکانی نووسینی سناریۆ و دەرهێنان خوێندوێتی. 25 ساڵە وەک دەرهێنەر و بەرهەمهێنەر لە بواری سینەما کار دەکات. خاوەنی کۆمەڵێک فیلمی کورت و درێژی درامی و دۆکیومنتاریە. لەوانە سنوور، دایکانی من بە هاوبەشی لەگەڵ ئیبراهیم سعیدی، گەڕانەوە، گەڕان بە دوای باوک، منداڵی عیماد، پێکەوە ژیان، بەڵێن کا لە پرۆسی بەرهەمهێناندایە و چەندین بەرهەمی تر. سڵاو ڕێز، فەرمونون لەگەڵ ئەڵقەیەکی تری سینەما 24. بۆ ئەم ئەڵقەیەش میوانداری زۆر بەڕێز زەهاوی سەنجاویەکەین. زۆر سپاس. ئەمەوێت سەرەتا بەوە دەست پێ بکەم کە پێناسەیەکی دۆکمنتەری بکەین، سینەمای دۆکمنتەری لە ئەزمموی کارەکانی خۆتەوە. ئێمە وازانین پێناسەکردنی سینەمای دۆکمنتەری زۆر چەمچێکی ئاڵۆز و لێڵە، بەڵام سینەمای دۆکمنتەری چییە و گرنگیەکەی چییە بۆ ئێمەی کورد؟ سینەمای وەسائقی، سینەمای بەڵگەنامەیی بەڕێی من بەهێزترین چەکە، بەهێزترین دووربینە، بەهێزترین میکرۆسکۆپە کە دەتوانێت زوم کاتە سەر مرۆڤی کورد و بۆمان تەشخیصکە کە لە چ بارودۆخێکی دەرونیدا دەژێت. سینەمای وەسائقی سکانی ناخی مرۆڤە لە باری ڕۆحی، لە باری دەرونی، و ئێمە بێشک پێویستێکی یەکجار زار بۆمان هەیە کە تەشخیصی باری تەندروستی خۆمان بکەین لە هەموو ڕوویەکەوە. سینەمای وەسائقی باشترین شێوە دەتوانێت ئەو وێنە ڕاستەقینەمان پیشان بدات. ڕاستە، ئەوە لە دنیاە، ینی لە جیهانە بە پێی مێژووی سینەمای دۆکمنتەری. هەرچەندە من تۆزەی کێشەم هەیە لەگەڵ فیلمی بەڵگەنامەیی یا بەڵگە فیلم یان سینەمای دۆکمنتەری. زۆر جار دۆکمنتەرێکە دابنرێتەوانێ باشترە لەبەرەوەی چۆن نەتوانراوە فیلم بکرێ بە کوردی، دۆکمنتەریش پێویست ناکات بکرێ بە کوردی. هەرچەند ئەم زاراوەیە ئیزافەیەک بێت بۆ زمانی کوردی باشترە بەڵگە فیلم یان فیلمی بەڵگەنامەیی. ببوورەوە هەر بەردەوام چکی بەکاری هێنینەوە. ئێستا مەسەڵەن تۆ لێ کاتە هەم وەسایقی بەکارێنی، هەم دۆکمنتەری بەکارێنی، هەم بەڵگەی ڕەنگ بێت مستەنەدیش بەکاربێنینەوە بەهۆی ئەو نزیکایەتیمان لە وڵاتانی دەوروبەرەوە. ئەوەی کە گرنگە لە سینەمای دۆکمنتەریە، وڵاتان زۆر کاریان لەسەرەوە کردووە لە ڕێی ئەوەوانێت تاکی پێ هۆشیارکەنەوە، زانیاری بەخش بێت، ئەرشیفی چیرۆکی ئەو میلەتە بپارێزێ. بۆچی لە کوردستان ئەم گرنگی پێ نادرێت؟ ئایا پەیوەندی بە خودی کاربەدەستانەوە هەیە کە ئەوانی کە ئەبێت ئەو کارە بکەن، یاخود کێشەکە لە خودی ئەوانن کە کار لە فیلمی داکیومنتەریاکەن؟ بۆچی؟
تۆ کاربەدەستان ئەگەر ڕێگەیەک بۆ تۆ نەکەنەوانێ کاری باش بەرهەم بهێنرێت لە ڕووی دەسەڵاتە و لە ڕووی بودجەوە تۆ ناتوانانی فیلمێکی باش دروستکەی. بەڵام لەم لاشەوانێ فیلمی داکیومنتەری جێگەیەکی وای نەگرتووە کە بتوانرێ خۆتی لە پێناوە دابنی مەسەلەن ینی خۆتی بۆ تەرخان بکەیت. پێت وایە ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە؟ زۆر فاکتەر هەن، زۆر فاکتەر هەن کە وا دەکا کە سینەمای دکومنتری بەو شوەیە کە تۆ دێڵێ و من هاوڕام لەگەڵت هەرچەند من سینەماکارم بەڕاستی و ئەو ژانرێ من کاری دەکەم چۆن ناوی دەهێنرێت ترەوە بکەنە کاری زمانەوان بێ، بەڵام من بە ئەو کارە دەکەم و کاری بەڵگەنامەیی بە جۆرێک خۆ قوربانیکردنێکی پێویستە لەبەرەوەی کە تۆ تایدا زۆر ماندووتر دەبێت لەوەی کە فیکشن دەکەی، بەڵام بۆ فیلمی دکومنتەری فەرشی سوور ڕناخن کە بینەر دەزانێت لە هۆڵەکاندا فیلمی بەڵگەنامەی هەن ممکنە حەز نەکا بچێ بیبینێ و نەچێ و تەلەڤیزیۆنەکانیش کە کەناڵەکانیش کە فیلمەکەی تۆ عەرز دەکەن نسبەیەکی زۆر بچووکی ئەو تێچووی ئەم فیلمە احتمالە بۆت بگەڕێنەوە. ئەین تۆ کارێک دەکەی کە هەم تەمەن هەم هێز و هەم لە ڕووی مادی و داراییەوە تۆ قوربانی دەدەی و گەڕانەوەی بۆ نییە. جا بۆیە ئەم خۆ قوربانیکردنە لە ژیاندا پێویستی بە ئەنگیزەیەک جار بەهێز هەیە و تا ئادەیەکیش سینەماکارێکی زۆر سەرکەوتوو کە کاری دکومنتەری دەکات دەڵێ ئێمەمانان شێتین لەبەرەوەی هەرچیمان هەیە دەیبەخشین بەڵام هیچ لە بەرامبەرەوە وەرناگیرێتەوە. فەرشی سوور بۆ کەسی تر ڕێک دەخرێت، خەڵاتی گەورە بۆ فیلمی ترە، بەڵام ئێمە ئەوەی کە دەیکەین پێویستیەکی ڕۆحی شخصی سینەماکارە بۆیە کە بتوانێت لەو ڕووداوانەی کە ڕوودەدا لە کۆمەلگا لەو ڕەوتە مێژوویە کە ئێستا نەتەوەکەی یان مرۆڤایەتی تێدا دەژێ مێژووەک تۆمار بکە. سینەمای دکومنتەری مێژووی مرۆڤە بچووکەکانە لە حەدەسە گەورەکان. ئێمە گەر بگەڕێنەوە بۆ وتەیەکی بیل نیکڵز هەیە کە تیۆریزانێکی گەورەی ئەمریکاییە هەڵبەت خۆتانی ناسن، باز لەوا کاڵێ ئێمە ئەگەر بە خێرایی چاوێک بە خەڵاتەکانی ئۆسکارە لە ناوەڕاستەکانی هەشتایە بخشێنین ئەزانین کە سینەمای دۆکمنتەری چەندێک پێشکەوتووە، چەندێک گەشەی کردووە و چەندێک گرنگی پێدراوە. بۆ ئەمە نەگەیشتۆتە کوردستان. جا من ئەمە بەسمەوە بۆی کە بەداخەوە دۆکمنتەری ئەو گرنگی پێ نەدراوە لەگەڵ کە گرنگی پێ نەدراوە کراوە بە پیشەیەکی ئاسان. هەرچی هەڵەسەیە ئەیکا، هەرچی هەڵەسەیە ئەڵێ من دۆکمنتەری دروستەکەم. ئەمە پێت وایە چوونە ناوەیە بۆ فێربوون لە سینەما یاخود لەبەرەوەی پیشەکە جارێ جێی خۆی نەگرتووە، بینای ئەو پیشەیە دروست نەکراوە کە هەر کەسێک نەتوانێت بیکە. بەسا من نمونەیەک دێنمەوە لە شەڕی ئوکراینە و رووسیا زۆر دەرهێنەری سینەمای دکومنتەری چوون بۆ ئوکراینە بۆ فیلم دروستکەن و من زۆر کەس دەناسب لەو نەتۆرکە ئوروپیانەی کە کاری دکومنتەری دەکەن و من تیاندا ئەندامم هەوڵی ئەوەیاندا بگەڕێنەوە. لە کۆتاییدا بۆیان دەرکەوت کە باشترین فیلمەکانی بەڵگەنامەیی یان دکومنتەری کە دەکرێت لە ئوکراینە کە ئێستا شەڕێکی زۆر وێرانکەری تیا ڕوودەدا مۆبایلی ئەو کەسانن کە لە ناو ڕووداوەکانن و وێنە دەگرن و بڵاوی دەکەنەوە. هیچ وێنەی هیچ دەرهێنەرێکی گەورەش ناتوانێت بگاتە کاریگەری ئەو وێنانەی کە خەڵک بە مۆبایل دەگرێ. جا بۆیە سینەمای دکومنتەری ئێستا بەهۆی تەکنۆلۆژیا و بەهۆی کە مۆبایلەکان توان 4K بگرن دەتوانن دەنگی چاک تۆمار بکەن بۆتە کەرەسەیەکی بەردەست بۆیە هەموو کەسێک لە هەر تەمەنێک بیهێوێ خۆی تاقی بکاتەوە بۆی کە کاری دەرهێنانی دکومنتەری بکە و لە هەمووماندا بە جۆرەك دەرهێنەرێکی دکومنتەر هەیە. چکە کە تۆ ڕۆژانە کۆمەڵک کەس دەبینی، کۆمەڵک ڕووداو دەبینی، دواتر ئێوارە تۆ هەرموو شتانە دێنەوە بە چاوی خۆت، تۆ خۆ بە خۆت لە ناخی خۆتدا سینەمایەکی دکومنتەری ئەو ڕۆژە کە خۆت
وێنت گرتووە لە مێشکدا تۆمارت کردووە دوا بیر خۆتی دێنەوە مۆنتاژی دەکەی بەو ڕتمێکە خۆت دەتەوێت لەم لەحزەیە و ئەم شتانەی کە هەڵ دەبژێری ئەم مەشادان دیمەنانەی کە بینی و تا هەڵی دەبژێری تۆ ڕۆژانە خاوەنی فیلمێکی دکومنتەری لە مێشکی خۆتدا ڕاستە بەڵام تۆ کاتێک کە پیشەکە جێی خۆی نەکرد هوەرەکە جێی خۆی نەکرد ئەو گرنگی پێ نەدرا ئەو کاتە من ئەو چیرۆکەی کە تۆ باسیەکەی لە ئۆکراین من بە لە چای خۆمەوە ئەیجەرمەوە من بە ئارەزوو میزاجی خۆم ئەیجەرمەوە بۆیە گرنگی بنیادنانی پیشەکە لەویا دەرەکەوێت کە هەموو کەسێک نەتوانێت موبایلێ بگرێ بەدەستیوانێ و چیرۆکێ تۆمارکە چکی ڕنگ بێ ئەو گۆشەنیگایی ئەو گۆشەنیگایەکی ناڕاست بێ و غەدر لە خودی چیرۆکەکە بکات. تۆ ئێستا دەچە ناو بەحسێک کە ئەمە لە ڕووی تیۆری لە سینەمای دکومنتاری باسێکی زۆر گەورەیە ئەسڵەن کێشەی سەرەکی و نەک کێشە پرسی سەرەکی لە بواری تیۆری سینەمای دکومنتەری ئەو شتێک ئێستا تۆ باست کرد چۆن مامەلە لەگەڵ واقع بکەی ئایا واقع ئەو واقعی کەمە دەیبینین و وێنایەگرین ئایا حقیقەتی مۆزوعەکەیە حقیقەتی ڕووداوەکانە ئەمە دوو چەمکی زۆر جیاوازە واقع و حقیقەت و هەموو فیلمێک هەرچەند ئەو فیلمێکی وەکو فارس گوتنی مشاهدەگەرانە بێ یان فیلمێک بێ کە تۆ کامیرە دادنێ و بەبێەوەی کار لە ڕاستیەکان بکە کار لە ڕووداوەکان کاریگەری تەوی بەسەر شەکاندا تۆماریان دەکەی لەوەشدا تۆ بێلایەن نی چکە تۆ فرێمێک دروست دەکەی کە ئەو فرێمە بەشێک لە واقع پیشان دەدا ئەو تۆ لە یەکەم هەنگاوی کارکردن لەسەر سینەمای دکومنتەری تۆ سانسۆرێک دەخەی بەشێکی گەورەی ڕاستیەکان واقع لە دەوروبەری خۆت ئەو بەشە تۆ تەرکیزەکەی سەری کە تۆ پێویستە بۆی کە چیرۆکەت بجێڕێتەوە جا بۆیە بێلایەنی لە هیچ کارێکی سینەمای دکومنتاریدا نییە چونکە واقعی ناو فیلمەکە بەشێکی بچووکی ئەو واقعەیە کە دەتوانێت وێنای هەموو شتەکان بکە. بەڵێ ئێمە بابەتێکمان هەیە لەسەر تەوەرێکمان هەیە لەسەر مێژووی فیلمی دۆکمنتەری یاخود سینەمای دۆکمنتەری لە جیهانە و دواتر کوردستان با بچینە لای ئەو تەوەرە و دواتر یینەوە سەر باسەکانمان فەرموو. فیلمی دۆکمنتەری لقێکی گرنگە لە پیشەی سینەما کە مەبەست لێی تۆمارکردنی لایەنە ڕاستەقینەکانی ژیانە واتە شکڵێکە لە گواستنەوەی نمایش کە تیایدا حەقیقەت پێوەرە. وشەی دۆکمنتەری بەمانای ڕاستی و حەقیقەت یەکەم جار بۆ ڕخنەگرتن لە فیلمێکی ڕابێرت فلاهێرتی کە ساڵی 1926 بەناو موئانا دروستی کردبوو بەکارهێنرا کاتێک برایانی لۆمیەر وەکو یەکەمین داهێنەرانی سینەما لە فەڕەنسا کامێراکەیان لە وێستگەی شەمەندەفەردانا یان هاتنەوەی کرێکارەکانیان لە کارگە تۆمار دەکرد نەیان دەزانی خەریکن یەکەمین فیلمە دۆکمنتەریەکانی مێژووی سینەمای جیهان تۆمار دەکەن. سەرجەم ئەو فیلمانە نمایشی ڕاستەقینەی ڕووداوەکانی ژیانی ڕۆژانەی خەڵک بوو. لە ساڵی 1900 بۆ 1920 فیلمە گەشتیاریەکان باو بوو وەک گەشت بۆ چەمسەری باشوور کە ساڵی 1990 فرانک هارلی دروستی کرد کە تیایدا گەشتی 2 ساڵەی کەسێک بە ناوی ئەرنست شەکلتۆن بۆ جەمسەری باشوور نمایش کراوە کە ئەنجامەکەی شکستە و پاڵەوانی ناو فیلمەکە ناگاتە ئامانجەکەی. یەکێک لە گرنگترین تایبەتمەندیەکانی فیلمی دۆکمنتەری ئەوەیە باس لە ڕاستیەکانی ژیان دەکات وەکو لە دایکبوونی منداڵێک یان کوژرانی سەربازێک لە بەرەکانی شەڕ. بەڵام شێوازی تۆمارکردن و گۆشەنیگای فیلمساز کە سیاسی کۆمەڵایەتی یان ئایدۆلۆژی بێ جۆری گێڕانەوەکان دەگۆڕێ. مەبەست لە دروستکردنی فیلمی دۆکمنتەری بە پێچەوانەی زنجیرە دراما چیرۆکە فیلم یان فیلمی سینەمایی تەنیا سەرقاڵکردنی بینەر نییە بەڵکو مەبەست لەی وشیارکردنەوە ئاگایی بەخشین و دۆزینەوەی ڕاستیەکانە. فیلمە دۆکمنتەریەکان چەندین جۆریان هەیە وەکو دۆکمنتەری هەواڵی، زانستی، سیاسی، کۆمەڵایەتی، پیشەسازی، فێرکاری، مێژووی، وەرزشی و بیۆگرافیکاڵ. بەڵام ئەو فیلمە دۆکمنتاریانەی بە شێوەی هەواڵ و راپۆرتن هەلی ئەوەیان بۆ ناڕەخسێت کاری ئافراندنیان تێدا بکرێت و کامێرا وەکو چاوی بینەر دەچێتە ناوبەرەکانی جەنگ یان یاریگایەکی وەرزشی کە زیاترین تەلەڤیزیۆنەکانی جیهان با تەلەڤیزیۆنە کوردیەکانی شەوە و کارە دەکەن. لە جۆرەکانی دیکەی دۆکمنتەریدا ئافراندن ئاڕۆلی سەرەکی دەگێڕێ و ڕوانینی مرۆڤەکان بۆ دەوروبەر و جیهان دەگۆڕێ.
ژمارێک لە فیلمی دۆکمنتەری لەم ساڵانەی دواییدا توانیویانە گۆڕانی گەورە لە سینەما و ڕوانینی مرۆڤەکان لە جیهاندا دروست بکەن و خەڵاتی باشترین فیلمە دۆکمنتەریەکانی ناو فستیڤاڵەکان وەرگرن و زیاتر لە فیلمە سینەماییەکان کاریگەری دانێن وەکو پیلانگەڕی ناوخۆیی ئینساید جۆب، سێیانەی زیت جست، گەورە کۆمپانیاکان دێکۆرپۆریشن، بەرەکە، کارگەی خواردن، دوورگەی گوڵەکان و ڤاڵس و بەشیر لە سینەمای کوردیدا دەتوانین بڵین زیاترین سینەماکار و دەرهێنەرە ناسراوەکانی هەر چوار پارچەی کوردستان لە فیلمی دۆکمنتەریەوە ڕۆیشتونەتە ناو جیهانی سینەما و پاش دروستکردنی فیلمی دۆکمنتەری ڕوویان لە دروستکردنی فیلمی سینەمایی کردووە. تەنانەت فیلمە سینەماییەکانیشیان لە ڕوویگەڕانەوە ئەکتەرەکان، ڕۆڵگەڕان و لۆکیشن زۆر نزیکن لە فیلمی دۆکمنتەری. نەبوونی قوتابخانە و زانکۆی سینەمایی پرۆفشناڵ لە کوردستان بۆ پەروەردەکردنی ئەکتەر و سینەماکار وای کردووە دەرهێنەری کورد لە ناو گوند و خەڵکی یاسایی ئەکتەر بۆ فیلمەکان هەڵبژێرە و فیلمەکان لە ناو گوند و سەرشاخەکان بەرهەم بێنێ. بۆیە سێبەری فیلمی دۆکمنتەری زاڵە بەسەر زیاترین فیلمە سینماییە کوردیەکاندا. بەڵێ کاک زاهاوی ئێمە بۆ لە نێوان فیلمی فیکشن و فیلمی دۆکمنتەریە دەبینین بەو مێژووە دوور و درێژەی فیلمی دۆکمنتەری هەیە بە تایبەت باسی کوردستانەکەم بینەری فیلمی دۆکمنتەری دروست نابێت ئەگەر هەش بێت زۆر زۆر کەمە ئەم هۆکارە ئەگەڕین تۆ بۆچی تۆ بینەری سینەمای دۆکمنتەری لە دەرەوە بەرهەمی بەرنمەیەکی داڕێژراوە لەلایەن حکوومەت و ناوەندەکانی ڕۆشنبیری بۆی خەڵک ئاشنای سینەمای دۆکمنتەری بکەن و ئێستا لە سینەما لە ئوروپا فستیڤال هەیە دەکرێت کە پێشەوەی فستیڤالەکە دەست پێ بکرێت 180 تیکێتەکان دەفرۆشێ کە تۆ بیریش لێ بکەوە هەر فیلمە 5-6 نمایشی دەبێ یعنی تا 200-300 هزار بینەر لە باشترین حاڵات ڕێژەی بینەرانی فیلمی فستیڤالێکی دۆکمنتەرین و ئەمەش بەڕاستی لێرە دەبێت کاری بۆ بکردێ و ئەم کارەش بە هاوبەشی کەناڵە تەلەڤیزیۆنەکان و وەزارەتە معنیدارەکانن کە بێن ئەو شتە بکەن. بەڵێ کاک زاوی خۆی ئەمە بەشێکێتی ئەوەی کە توێڵی بەشێکە و زۆر دروستە و ڕاستە بەڵام بەشەکەی کەی پەیوەندی بە خودی دەرهێنەرەکە و یا بە خودی بۆیە کە باسی ئەوم کرد کە فیلمی دۆکمنتەری ئەو گرنگی پێنادرێ لە ڕووی دەرهێنەریشەوە گرنگی پێنادرێ بۆ لەبەرەوەی هەرچی هەڵەسێ فیلمێک ئەڵە من فیلم دروستەکەم کە فیلم نییە ئەوە تۆ خۆت جێگەی خۆتەکەیتەوانێ ڕاستە هەموو ئەو فەندانە ئەو هاوکاریانە گرنگن بۆەوەی کە تۆ فیلمێکی باش بەرهەمبێنی بەڵام کەسێکی وەکو مایکل مۆر کە ئەمریکا سیاسیە گەورەکان سەرۆکی ئەو وڵاتە حسابی بۆ ئەکات لە بەردەمیا ترس لێ ئەنیشێ مثلەن لە خاوەنی فیلمی دۆکمنتەری 11 سپتەمبەر ئەم پیاوە کە کاری بابەتەکانی زۆر زۆر تونگن یعنی لەسەر جیهانگیری و سەرمایەداری کارەکە ئێمە تا ئێستا دۆکمنتەریان ئەوانەی کە دۆکمنتەریان دروست کردووە ئەوەنە کاریگەریان نەبووە کە مەسەڵەن وا بکەین دەسەڵاتیش بجوڵێ سوزانم بێتەوە بەردەمێ بڵێ چیت ئەوێت من بێت بابەتەکەی تو هەڵە گرتووە بابەتێکی گرنگ و کاریگەراوە منە بێت لەمە دووە هاوکاری تۆکۆ خودی دەرهێنەرەکانیش تا ئەو ڕادەیە نەیانتوانیوە دەست بەرن بۆ هەندێ بابەت کە سەرمایەدار کار بەدەستان بجوڵێنن کە بێنە پێشەوانێ هاوکار بن وەکو لایەنە مادێکە. سینەمای دۆکمنتەری وەکو هەبوو لایەنێکی هونەری و ئەدەبی دیارە لایەن و ژانر و جۆری خۆی هەیە. ئەوەی کە تۆ لەسەر مایکل مۆر باست کرد سینەمایەکە کە بالفعل ڕوبەڕووی دەسەڵات دەبێتەوە و مایکل مۆر کەسێکە بەپێی تایبەتمەندی کەسایەتی و بۆچوونەکانی خۆی هەوڵدا دژی دەسەڵات بوەستێتەوە و لە بیریش نەکەین کە دژایەتی مایکل مۆر زیاتر لەگەڵ یەکەکە لە حیزبەکانی ئەمریکا زیاتر وەکو هەڵوێستی شخصی خۆی نەرمترە بەنسبەت حیزبەکەی تر ئەو لە ڕوانگەی خۆیەوە بەڵام بە شێوەیەکی کاریگەر توانیوێتی کۆمەڵک شت بێنێتە کایەوە کە کاریگەری هەبێت لەگەڵەوەم بەڵام شەرنی هەموو کەس وەکو مایکل مۆر کار بکات کەسێک دێت دوکمنتەرێکی شاعرانە دەکات کەسێک دێت دوکمنتەرێک دەکات لەسەر خۆی لەسەر پەیوەندی خۆی و خانوادەکەی بەڵێ کاکزایی پێم خۆشە بە خێرایی بچینە سەر فیلمەکانە
دایکانی من کۆمەڵێک چیرۆکە لە ناو یەک فیلمی دۆکەمنتەریە پاڵەوان خودی چاوەڕوانیە و تاکە کارکتەرێک پاڵەوانی چیرۆکەکەی تۆ نییە. ئەمە بۆ ویستوتە لە کورتترین ماوەیە زۆرترین چیرۆک بۆ خەڵک بژێڕیتەوە زۆرترین ئەو نەهامەتیانی کورت بژێریتەوە یان چۆنە؟ بەڵێ فیلمی دایکانی من هەر پێویستە بڵێم کە ئەمە بەرهەمی هاوبەشی من و هاوکار و برای خۆشەویستم کاک برامی سعیدیە و ئەرکی مۆنتاژەکەش هەر جەنابی ئەستۆی گرت. لە فیلمی دایکانی مندا بەڕاستی ئەو کارکتەرە سەرەکییان و بابەتە سەرەکیە کە کاری لەسەر دەکرێەوە چیرۆکی فیلمەکە دەباتە پێش چاوەڕوانیە. لەوێ کەسێک بنەماڵەیەک نینی کە بڵێن کەسایەتی سەرەکی فیلمەکە بێ کەسایەتی سەرەکی فیلمەکە خودی چاوەڕوانیە کە چۆن پاش چەندین دە ساڵ بنەماڵەی کەسانی ئەمفالکراو لە چاوەڕانیدا دەژین و لە چاوەڕوانیدا دەمرن و زیندوو دەبنەوە و بۆیە خودی قەزەی چاوەڕوانی بابەتی سەرەکی فیلمەکەیە. بەڵێ دوای ئەوە فیلمی گەڕانەوە فیلمی گەڕانەوە باز لە چیرۆکی ئەو کچە ئێزیدیانەکەی کە لە چنگی داعش تازە بە تازە ڕزگاریانە بێ و چیرکی خۆیانە جێبوو تا چەندێک ئەو کاتێک کە ئەو فیلمە دروست کرد 2014 تا چەندێک ئاسان بوو چونکە ئێمە ئەو کاتیش لە جەنگا بوو و جەنگ تاو نەبوو بوو داگیرکاری و کوشتن و بڕینی داعش تەواو نەبوو بوو لە گەرمەی ئەو شەڕایەتەوە ئەو فیلمە دروست کرد تا چەندێک ئاسان بوو زۆر سەخت بوو بۆیە فیلمی گەڕانەوە دوو بەشە بەشێک ڕووداوەکان دەبینین لە ڕوانگەی خودی داعشەوە بەشێک لە ڕوانگەی و قوربانیانەی کە لەم ڕووداوانەدا بوونە قوربانی. بەڵێ مناڵی عیمات لەویایە زۆر دەرەکەوێت کە شێوەی کارکردنی تۆ شێوەیەکی بەو پۆلێنە و بەو جیاکاریە تازەی تیۆریزان بێت نیکلس چاودێریانەیە ئۆبزەرڤێشنە تۆ بەس چاودێری مناڵێکەکەیت تۆ ناتەوێت زۆر دەستخیتە ناو کارەکەەوە تۆ بەردەوام لەگەڵم مناڵەیە تۆچیت ناشمێ زۆر باسی فیلمەکە بکەم بەس ئەمەوێ بپرسم کەی نمایی شەکرێ بینەرێ ساڵێ باسی کام فیلمەکەن کوا ئەو فیلمە ئێستا مانگی شەشە مانگی شەشی 2022 لە کۆتایی ئەم مانگە لە یەکێک لە کەناڵە کوردیەکان نمایش دەکرێت. بەڵێ هیوادارم من خۆم بینیومە هیوادارم بینەرانیش بیبینن دواوتت و کۆتایی بەرنامەکە. من قسەیەک دەکەم کە نوێ نییە زۆربەی هاوکارەکانم کردویانە سینەما وەکو هونەر پێویستی بە داڕشتنی بەرنمەیەکی مشەخەس هەیە بە شێوەیەکی سیستەماتیک کار بکردرێ بۆی کە یەک پەروەردەی کەوادری نوێ جیلی نوێ نەسلی نوێ سینەماکار شێوازی سەرکەوتوانەی ئەم مەبەستەمان هەیە لە کۆمەڵێک وڵات دەتوانین و استفادە بکەین بهێنەوە کوردستان و لە تەمەنێکی خواردتر ئێمە کار بکەین کە جیلی داهاتوی سینەماکاری کوردی بەرهەم بێنین پەروەردە بکەین. دوو یارمەتیدان بە شێوازێکی علمیانە هەڵبژاردننی پرۆژەکان نەک لە ڕێی مەزاج و پەیوەندی شەخصی کە ئەمە زۆر بەداخەوە باوە لە کوردستان من ئەو شتە بڵێم ئێمە دەبینین کە ئەم پرۆژانەی کە دەکرێن ساڵانەیان بە درێژایی چەند ساڵ کۆمەڵێک کەسن کە هەمویان جێگا ڕێزن و دەبێ یارمەتی بدرێن بەڵام دەبێ هەوڵ بدەین کە کەسانی تریش بتوانن سوودمەند بن لە ئەو پاڵپشتێ مادەی کە حکوومەت هەیەی بۆی سینەما پێشخام و سێمیش یارمەتی هۆڵەکانی سینەما بدرێ پاڵپشتی دارایی هۆڵەکانی سینەما بدرێ بۆی کە گرنگی بە بەرهەمی سینەمای کوردی بدەن. زۆر سپاس دووبارە بەخێر بێیت بۆ پرۆگرامی سینەما 24. زۆر سپاس بۆیەوە. بەڵێ خۆشەویستان ئەم بەرنامەیەش کۆتایی هات تا بەرنامەیەکی تر هەر شاد.